مامۆستا ئەگەر بپرسین ئەو قولە زیاتر وەکو شێوە سەربازیەکی هەیە بەڵام ئەرک و ڕۆڵەکەی چ بووە لە کۆندا بێگومان میر محەممەد کە لە شوێنە بەرزەکان بۆ منە لە شوێنە بەرزەکان دەستی کردووە بە دروستکردنی قوڵە زیاتر بۆ پارێزگاری مێرچنی سۆران بۆ بەتابەتی لە ئەو شوێنە کە بەرزن لۆ ئەوەی بەسەر خوارەوە برین سێتەڕبی مامۆستا لەناو شوێنەوارە دیارەکان و گرنگەکانی قۆناغی میر محەممەد ئێمەت هێنا ئەو جێگایە بەڵێ مەبەست چ بوو لەو شوێنە بەڵێ بێگومان هەبوونی کارگەی چەک کە باسمان کرد شوێنگەیش واتە شوێنێکی پێویستە بۆ هەڵگرتنی پاچە یەدەگەکانی بۆ منە تۆپ و گوڵە تۆپ و هەروە کۆکردنەوە هەڵگرتنی بەڵێ عادەتەن ئەو شوێنەش دەبی شوێنێکی دوور لە ئاوەدانی بی شوێنێکی برێن لە شوێنێکی چۆڵاوانی بێگومان ئەو مووقعش یاخود برێن ئەو شوێنە شوێنێکی دوور لە ئاوەدانیە و بێزگەلەوەش نزیک ڕووبارە یان لە کاتی برێن خوا نەخواست لە کاتی تەقین وشتیوە نزیک ئاوارە هیچ خەسارەتەکی نادەهات برێ لە باندێ لێرە میر محەممەد بیری لەوەی کردەوە کە وەستا ڕەزەب کە لێرە مەرجەب واتە بە ڕوانز شێوەزاری خۆمان پێی دەڵێن مەرجەبی سیلا و برێن چەک و ئەسلیحە لێرە ئەو شوێنیان بە باش زانی کە لێرە ئەو پاچە پێکردنەوە کە باسمان کرد لێرە هەرژێت دوو لە ئاوەدانی مامۆستا وەکو باست کرد ئێرە وەکو کۆگایە وەکو مەرجەبە کۆکردنەوەی چەک و بابەتە سەربازیەکان بوو گرنگیەکەشی بۆ ئەوە بوو دوورە لە ناو ئاوەدانی و سەلامەتترە بە حکمیەوەی لەسەر ڕووبار و ئاوەکە نزیک بەڵێ بێگومان ئەو کۆگایش کە کەتە ڕوانزی جاران کاولۆکان ڕێک بەرامبەر لە بەرامبەر گۆمی گزگزێ کە ڕووبارە ڕووباری کاولەکان بەڵام ڕووبارەکان بە حکمی هەر مووقع و هەر شوێنە و ناوی خۆی لێیە بەڵێ لێرەش کە شوێنی هەڵکەتوی ئەو مەرجەبە ڕاستەخۆ کە تا ئەو گۆمەی بەرامبەرن کە پێی دەڵێن گۆمی گزگزێ بە حکمی ئەوەشکە لۆ لە نزیک ڕووبارەکان بووە وەکو باسمان کرد نەبادا عنی لەبەر تەقین چکە باڕوت و پاچە پێکردنەوەکان لێرە ئەپارێزران دوور لە ئاوەدانی تەماشاکەین شوێنێکی دوور لە ئاوەدانی بووە ئێریان پێ باش زانیە و سەلامەت زانیە و بەڵێ